دوا بە دوای تەواوبوونی کۆبوونەوەکانی سەرکردەکانی ناتۆ لە مەدرید دەنگۆی بڵاوبوونەوەی ئەوەی گوایە لە ڕێکەوتین نێوان سوید و فێرلەند و تورکیادا بەڵێنراوە ئەو کورد و تورکانەی تورکیا داوایانەکە ڕادستی وڵاتە بکرێنەوە گوایە ئەوە شەرت و مەرجی تورکیا بووە تاوەکو نەبێتە بەربەست لە بەردەم ئەو دوو وڵاتە و ببنە ئەندامی ناتۆ. سەرۆکوەزیرانی سوید ماگدالینا ئاندرسن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا نەیویست نکوڵی بکات لەوەی گوایە تورکیا بەڵێنی پێدراوە ئەو کەسانی ئەنقەرە بە دوایاندا دەگەڕێت ڕادستی تورکیا بکاتەوە لە چوارچەوەی هەوڵەکانی ستۆکۆڵم بۆ پەیوەست بوون بە ناتۆوە. چۆنێتی کارکردنمان لە سوید لە لای دەسەڵاتە سربەخۆکانەوە وەک ئەوەی بە میدیای سویدی شموتووە لە ماوەی هەر ساڵی کارکردنم وەک سەرۆکوەزیرانی سوید هەرگیز باسی ئەوەم نەکردووە لە دانیشتن و دانوستاندەکانمان چی دەگوزارێت لە ئێستادا من دەخاتە دۆخێکی دژوارەوە. لە سوید کۆمەلگایەکی کوردی فراوان هەیە و جگە لە کوردی پارچەکانی تر کوردی تورکیا و تورکی ئۆپۆزیسیۆنیش لەوێت لە پاش کۆبوونەوەکەی لوتکەی ناتۆ لە مەدرید سەرۆکی تورکیا ئاردۆغان ڕاگەیاندووە سوید بەڵێنی داوە بۆ ڕاددەستکردنەوەی 73 بە بۆچوونی ئەوان تیرۆریست هەڕەشەی ئەوەشی کردووە ئەگەر بەڵێنەکان جێبەجێ نەکرێت ئەوە ڕێگری لە ئەندامێتی ناتۆیان دەکات. لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی سەرۆکوەزیرانی سوید لە بنکەی سەربازی شاری گۆتلاندی سویدی لەلایەن ڕۆژنامەنووسانەوە چەند فشار خرایە سەری ئایا بەڵێنی وەها بە تورکیا دراوە یان نا وەڵامەکەی تەنها هەڵوێستی ستۆکۆڵمی دووبارە کردەوە. دەزانم لە ئێستادا نیگەرانیەکی زۆر لە کۆمەڵگەی کوردیدا هەیە و پێم وایە دوو شت هەیە کە گرنگە باس بکرێت ئێمە هەرگیز هاوڵاتیانی سویدی ڕادست ناکەینەوە چونکە دەزانم لە نێو ئەو کەسانش نیگەرانی هەیە کە سویدین هاوڵاتیان هەرگیز ڕادست ناکەینەوە خاڵێکی تر ئەوەیە بێگومان بەردەوام دەبین لە پەیڕەوەیکردنی یاساکانی سویدی و نێودەوڵەتی کاتێک باس لە ڕادستکردنەوە دەکرێت. سوید وڵاتێکی ئەسکەندەنافی دیموکراسیە و بە هەزاران سیاسی و خەڵکی سیڤڵی پاچە جیاوازەکانی کوردستان لەوێ مافی پەناهێندەی سیاسیان وەرگرتووە داخۆ تووشیا دەتوانێت بەو داواکاریانەی ئەو دیموکراسیەتە لەکەدار بکات سەرۆکوەزیرانی سوید پێی وایە هەر هەنگاوێک بنێن یاسای وڵاتەکەی بڕیاردەرە بێت. بەپێی یاسای سویدی ئەوە دەسەڵاتی سربەخۆکانە کار لەگەڵ ڕادستکردنەوەکەدا دەکات. بێگومان ئەوان بەردەوام دەبن لە کارکردن ئەگەر لە وڵاتانی تریشەوە داوای ڕادستکردنەوەی ئەو کەسانە بکەن بۆ وڵاتەکانی خۆیان ئەگەر لە تورکیاوە داواکاری هات بێگومان لێکۆڵینەوەی لەو بارەیەوە دەکرێت لەلایەن دەسەڵاتدارانی سویدەوە و بەپێی یاسای سوید و نێودەوڵەتیش مامەڵەی لەگەڵدا دەکرێت. کۆبوونەوەکانی لوتکەی مەدریدی سەرکردەکانی ناتۆ و سیناریۆی جیاواز خۆ دەکات بە وڵاتە ئارامەکانی باکووری گۆی زەوی ئیدی ڕەنگە چاوەڕوانی ڕەوشەکان باشترین وەڵامدەری داهاتوو بێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا